گەرم و گەشتنی سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنمەیەشدا هەروەک بەرنمەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر پێشکەش دەکەین و تا جێگای کە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. بەڵێ بینەرانی عزیز لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمان بن. بلبلی باغی باشتی بعندن وادروی وادروی آمان 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 اوف نمیم نيشتم ظفي دانا چن باچن بماچی کمه نيشتم ای وای نيشتم بینەرانی عزیز، پەراوێزنشینی دیاردەیەکە هاوشانی فەقیری و هەژاری. لەم بابەتەوە بۆ نمونە شاری تاران شان لە شانی هەژارترین شارەکانی جیهان دەدات. هەڵبەت ئەوە تەنیا شاری تاران نییە کە نزیکەی 1.5 ملیۆن کەس لە قەراغ شارەکەی وا لە کۆخانەکاندا دەشین، بەڵکو لەوەش خراپتر لە قەراغ شارەکانی تری ئێراندا بەرچاو دەکەوێت. کەم نین ژمارەی ئەو مرۆڤانەی کە لەسەر تاسەری ئێراندا تەنانەت لەو ماڵە قوڕینانەش بێبەرین و شەویان لە کۆڵانەکانی شارەکاندا و لەسەر کارتۆنەکان ڕۆژ دەکەنەوە. ئەوە جێگای پرسیارە کە ئەو هەموو کۆخنشین و کارتۆن خەوە لە کوێوە هاتوون و بۆچی ڕۆژ لەگەڵ ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێت. ئەوانە هەر هەمان کرێکارانی لەسەر کار دەرکرا و هەر هەمان زەحمەتکێشانی نەداری ئاواییەکانن کە لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان هەڵکەندراون. هەر هەمان کرێکارانی کوورەخانەکانی دەرەوەی شارەکان، هەمان کرێکارانی کۆچبەری ناوچەکانی تری ئێران، هەمان بنەماڵە قەرەباڵق و کەم داهاتەکان، هەمان گیرۆدەبوانی ماددە هۆشبەرەکان و هەر هەمان بە ساڵاتچووە یەکەوتوەکانن. هەر ئەوانەی تا کاتێک گەنج بوون و هێزی کارکردنیان هەبوو، تا کاتێک کە سەرمایە پێویستی بە هێزی کاری هەرزانی ئەوان هەبوو، شەو و ڕۆژیان بۆ نەبووە لە بارودۆخێکی تااقەت پڕۆکەندا سەروەت و سامانیان دەخڵخاند و ئەمڕۆکەش کە بێکار و بە ساڵاچوون و پەکیان کەوتووە لە قەراغ شارەکان گیرساونەتەوە.
ئەوانە هەر هەمان بنیاتنەرانی هەموو بینابەرز و ڕازاوەکانی شاری تارانن، هەر هەمان کرێکارانی کارخانە ورد و درشتەکانی ئەو ناوەندە پیشەیانن کە داخراون. ئەوانە هەر هەمان ئەو بەرهەمهێنەر و خزمەتگوزارانن کە قەیرانی ئابووری، کار و خزمەت و تەنانەت بوونی خۆشیانیان ناپەیویست کردووە و لە شوێنی کار و بەرهەمهێنان دەری کردوون. هەر هەمان قوربانیانی نەبوونی ئەمنیەتی شوێنی کارن کە بە لەدەستدانی ئەندامێکی جەستەیان بێکەڵک بوون و پراوێزخراون. لە سیستمی کۆماری ئیسلامی سەرمایەدا کە لە پەنای سەرڕۆیی ئاینیدا مرۆڤەکان بە بێبەزایەنەترین شێوە دەچەوسێنەوە و تاڵان و بڕە و گەندەڵی ماڵی و ئیداریش هیچ نورێک ناناسێت. دەبێت بە ملیۆنان مرۆڤ بێ سەرپەنا و بێخانە و لانەش بن. لە وڵاتێکدا کە لەسەر ئۆقیانوسێک لە سەروەت و سامان ڕاوەستاوە و هەموو سەروەت و سامانەکەیشی لە دەستی کۆمەڵێک مرۆڤی خوێنمێژ و تاڵانکەردا پاوان کراوە و هەر ئاخوندێک و هەر نوێنەرێکی مەجلس و وەزیر و فەرماندەیەکی سەربازی خاوەنی سامانێکی خەیاڵیە دەبێت بە ملوێن مرۆڤی دیکە بێسەرپەنا و بێخانە و لانە بن. لە وڵاتێکدا کە تەنیا یەک نمونە لە دزیەکانی شرکەتی مەسکەنی من لە قەزوێن بە 100 میلیارد تمەن مەزەندە دەکرێت، دەبێت زۆربەی بێ خانەولانەکانی قەزوێنی شەوانە لە قەراغ شقامەکان و لە گۆڕستانەکانی ئەو شارەدا نیشتەجێ بن. کەسانی نیشتەجێ قەراغ شارەکان و بێسەرپەناکان مرۆڤن و پێویستیان بە سەرپەنا هەیە. نیشتەجێ بوون لە قەراغ شارەکان و ژیان لەو گەڕەکانەی کە هیچ خزمەتگوزاریەکیان تێدا نیە و لەوەش خراپتر بێخانەولانەیی و ماڵ بە کۆڵی و خەوتن لە گۆڕستانەکاندا شیاوی مرۆڤ نییە. نیشتەجێبوون لە قەراغ شارەکان تەنیا بەمانای ژیان لە شوێنێکی کانی و بەدوو لە ئاسایش نییە، بەڵکو بەمانای بێبەشبوون لە هەر چشنە خزمەتگوزاریەکی شاری، بێبەشبوون لە ئاو بەرق و گاز و پاک و خاوێنی و دەرمان و کەرەستەکانی گواستنەوە و زۆر شتی دیکەیشە. نیشتەجێبوون لە قەراغ شارەکان و بێسەرپەنایی کە خۆی بەرهەمی هەژاری و بێکاری و نابەرپرسایەتی دەوڵەتە بەسنێکیشە بۆ خەسارە کۆمەڵایەتیەکانی تریش. هەر لەو قەراغ شارانەدا و لە نێوان خەڵکی بێ خانەولانەدا گیرۆ دەبوون بە مادە سڕکەرەکان و خەسارە کۆمەڵایەتیەکانی تر بۆ پڕی خۆی دەکات. نیشتەجێبووان لە قەراغ شارەکان و بێسەرپەنایی لە زومرەی گەورەترین بێبەشیەکانن کە بەسەر مرۆڤدا دەسەپێنن. لە هەموو شوێنێکی ئەم جیهانە مادام کە سەروەت و سامانی کۆمەڵ لەلایەن زۆرداران و سەرمایەدارانەوە دەستی بەسەردا نەگیرابێت، هەموو مرۆڤێک ئیمکانی ئەوەی دەبێت کە سەرپەناوێکی شیاوی مرۆڤی سەردەمی هەبێت. لە ئێرانێکدا کە لەسەر ئۆقیانوسێک لە نەوت و سەرچاوە دەوڵەمەندە ژێرزەویەکانی تر ڕاوەستاوە و لە بواری ئاوهەوایشەوە بارودۆخێکی زۆر لەباری بۆشیان هەیە، تەنانەت سەرەڕای هەبوونی سیستمی سەرمایەداریش دەکرێت کۆتایی بە ژیانی نالەباری بێخانەولانەکان بێت و هەموو کەس سەرپەنایەکی شیاوی ژیانی هەبێت. بینەرانی عزیز، هەواڵەکان لە شارەکانی کوردستان باسلەوە دەکەن کە بگیر و بەبەندەکانی ڕژیم هەروە بەردەوامن و زۆربەی گیراوەکانی دوومانگی ڕابردوو هەروە لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی ڕژیمدا گیراگیراون. ئەمەیە کاردانەوەی ڕژیم بەرامبەر بە فەلاکەتێکی ئابووری بە سەڵ خەڵکی ئەو وڵاتەدا سەپاندووە. لەم بابەتەوە کۆمەڵە پرسیارێکەیە کە کەم و زۆر وەڵامیان دەدەێت، وەڵامەکەیان ڕوونا. ئایا ڕژیم دەتوانێت ڕق و تووڕەی ئەو خەڵکەی کەوا گرانی بێ ئەو پەڕی و بێکاری نەداری بە توندکردنەوەی کەش و هەوای پۆلیسی و زیندان و ئەشکەنجە و ئێعدام دامرکێنێتەوە؟ ئایا ئەو خەڵکەوە گیان هاتووەی کە دەزانن بەو بڕەپارەی کە بە ناوی یارانەی نەختی دەیاندنێ تەنانەت بەشی ئاو بڕق و گازەکەشیان ناکات واز لە ناڕزایەتی خۆیان دێنن؟ ئایا ڕژیم دەتوانێت بەر بە هەڵچوونی لافاوی تووڕەیی ئەو کرێکار و زەحمەتکێشانە بگرێت کە تەنانەت حەقدەستی ئەو کارش کە کردویانە پێیان نادەن؟ ئایا دەکرێت ئەو گەنجانەی کە بە مەستی دۆزینەوەی کار هەموو ڕێگاکانیان تاقی کردوێتەوە ئەمڕۆ بەهۆی ئەم سیاسەتەوە و داخرانی زۆر یەک لە ناوەندەکانی بەرهەمهێنان کەمترین شانسێکیشیان بۆ دۆزینەوەی کار نییە بێدەنگ بکرێن و بەر بە ناڕزایەتیەکانیان بگیردرێت؟ ئایا دەکرێت پێش بە ناڕزایەتی ئەو ملیۆنە خەڵکە بگیرێت کە لە قەراغ شارەکان لە ماڵە قوڕینەکاندا دەژین و لە هەر چەشنە خزمەتگوزاریەکی کۆمەڵایەتیش بێبەشن؟
کۆماری ئیسلامی چاوەڕێی سەرهەڵدانی خەباتی جەماوە لە ناو شارەکانە و دامەزراندنی هێزە سەربازی و ئاسایشەکانی خۆی لە شوێنە هەستیارەکانی شاردا و بگرە و بەردە و ئێعدامی یەک لە دوایەکەکانیشی لە ڕاستیدا هەر بە مەبەستی چاوترسینکردنی خەڵکو و بەرامبەرکێ لەگەڵ ئەگەری سەرهەڵدانی ئەو خەباتن. ئەم ڕژیمە دەزانێت کە لە هەر کات و ساتێکدا ئەگەری ئەوە هەیە کە دەریای خەڵکی ناڕازی بکەوێتە ڕێ و بارگە و بنەی تێکەوە بچێت. کۆماری ئیسلامی دەزانێت ئەو خەڵکانەی کە تەنانەت نرخی نانەڕقەکەیشیان چەند بەرامبەر چوەتە سەرێ هێور نابنەوە و دەڕژێنە سەر شەقامەکان. کۆماری ئیسلامی خۆی دەزانێت کە تووشی چە گێژاوێک بووە. ئەم ڕژیمە پێشبینی ئەم ڕۆژانەی کردووە و ڕێک هەر بۆ دەرباز بوون لەم گرفتە گەورەیە کە هەوڵی توندکردنەوەی کەشوهەوای پلیس لە ناو شارەکاندایە. کۆماری ئیسلامی دەزانێت کە ناوەندەکانی هەڵچوونی ڕق و بێزاری جەماوەری خەڵ لەکوێن، دەزانێت کە دەبێت زیاتر لە هەر شوێنێکی دیکە کوردستان ملیتاریزە بکات، دەزانێت کە دەبێت زیاتر لە هەر توێژێکی تر بە جموجوڵی کرێکاران و خوێندکاران هەستیار ببێتەوە و ئەوانەی لەژێر چاودێریدا بێت. دەزانێت کە دەبێت پێش هەموو کەس بچێتە سوراغی چالاکان و ڕێبەرە کرێکاریەکان، دەزانێت کە دەبێت بە هەر بیانوێکە بووە بچێتە سوراغی سیما ناسرا و خوشنێوەکانی بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان، دەزانێت کە دەبێت لە کەمینی لاواندا بێت و بە بیانووی پڕۆپوش دەست بسەریان بکات. ڕژیم ئەوەش دەزانێت کە سەرکوتگەریەکانی هێمای بەهێزی ئەو ڕژیمە نین. ئەگەر دوو هەنگاو بەرەو پێش بڕوات ناچارە هەنگاوێکیش بەرەو دواوە هەڵنێتەوە. لەگەڵ هەر پاشەکشەیەکدا وەرەی جەماوەری خەڵک بەرزتر دەبێتەوە و زیاتر بەرەو پێشەوە دێن و شێوازی کاراتری خەبات تەجروبە دەکەن. قفس را بسوزان بیا در خیابان، صداشو بلرزان تو بنیاد زندان، نه تیر و تناب و نه کشتار آسان، فقط حق انسان، فقط حق انسان. نترسید نترسید ما همه با هم هستیم، نترسید نترسید ما همه با هم هستیم، نترسید نترسید ما همه با هم هستیم. نترسید نترسید باید آنها بترسند، هستیم در کنار زندانیان دربند. بترسید بترسید ای صاحبان زندان، آمدیم در خیابان بشکنیم قفل زندان. بترسید بترسید ای صاحبان زندان، آمدیم در خیابان بشکنیم قفل زندان. بترسید بترسید ما همه با هم هستیم، بترسید بترسید ما همه با هم هستیم. بگو گرسنگان را از گلوله نترسان، بنیاد این نظام را در خیابان بسوزان. من و تو هم صدا با صدای بی صدایان، بشکنیم از خیابان دروازه های زندان. دی اینترناسیونال سولیداریته، دی اینترناسیونال سولیداریته، دی اینترناسیونال سولیداریته، دی اینترناسیونال سولیداریته، دی اینترناسیونال سولیداریته. روز قطعی جدال است آخرین رسم ما، انترناسیونال
راسیونال است نژاد انسان ها روز قطعی جدال است آخرین رسم ما. پەتای کۆڕۆنا لە ئێران بێداد دەکات وە بەداخەوە هیچ نیشانەیەک لە کۆتایی هاتنی ئەو بەڵایی کە داوێنی مرۆڤایەتی گرتووە بە تایبەت لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی نابیندرێت. ئەگەرچی ڤیرۆسی کۆڕۆنا بە هەموو جیهاندا بڵاوبووتەوە بەڵام کاردانەوەی کۆماری ئیسلامی لاوازترین کاردانەوەکان لە ئاستی جیهاندا بووە. هۆکاری ئەوەش لاوازبوونی لە ڕاددەبەدەری ژێرخانی بێداشتی و دەرمانی ئێرانە. بە پێی بەراوردی ڕێکخراوی بێداشتی جیهان ئێران لە ڕووی پێوەری جیهانی سڵامەتیەوە لە ناو 192 وڵاتی جیهان لە پلەی 132دایە و لە ئێران نزیکەی 70% سەرجەمی خەرجی دەرمان لەلایەن خودی خەڵکەوە دابین دەبێت. لەم وڵاتە بۆ هەر 2500 نەفەر یەک پزیشکەیە کە ئەو ڕێژەیە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو کوبا بۆ هەر 170 نەفەر یەک پزیشکە. ئەمە لە حاڵێکدا کە داهاتی کۆماری ئیسلامی لە فرۆشی نەوت بە شێوەیەکی مامناوەند هەموو ساڵێک 60 میلیارد دلارە. کۆماری ئیسلامی بایەخێک بۆ گیان و سڵامەتی هاوڵاتیان دانانێ و ئەگەر نەکەوێتە ژێرزەختەوە و ناچار نەکرێ خۆی بەدڵخواست قەت بودجەی پێویست بۆ پاراستنی گیانی خەڵکیش دابین ناکات. ڕژیمێکە سەروەت و سامانی زۆر و زەبەندی ئەو وڵاتەی هێناوەتە ژێر چەنگی خۆی بە پشت ئەستوری دەمودەستگای پانوبەرینی نظامی و ئەمنیەتی بەسەر ئەو وڵاتەدا حکوومەت دەکات. ڕژیمێکە بەرهەمی ڕنج و کاری خەڵکی زەحمەتکەش دەکاتە سەروەت و دەسەڵات بۆ دەست و پەیوەندەکانی و دەیکاتە خەرجی دەمودەستگای سەرکوت و خەفەقان و ناوەندەکانی پەرەپێدانی کۆنەپەرستی و دواکەوتویی دیارەوەها ڕژیمێک خۆی بەرامبەر بە گیان و ژیانی زۆرینەی خەڵکی ئەو وڵاتە بەبەرپرس نازانێت. لە وڵاتێکدا کە خەبەرێک لە خزمەتگوزاری بەهداشتی و دەرمانی بە خۆڕایی نییە و بەدحاڵترین نەخۆشیش پێش ئەوەی پارەی نەخۆشخانەکەی پەرداخ کرد بێ ڕێگای چوونەژوورەوەی پێنادرێ و لە نەخۆشخانەکاندا تەرمی مردووەکانیش بە بارمتر ڕادەگرن لەوەها وڵاتێکدا ئاساییە ئەگەر ڤیرۆسی کۆڕۆنا لەم ئاستەدا بکەوێتە گیانی هاوڵاتیان. لە وڵاتێکدا کە منداڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەهۆی بەدخوراکی و خوراکی کەم لاواز و ڕەنگزردن و بەبێ لیباسی گەرم ناچارن ڕێگای دوور و درێژ بە سەرمای زستان بەرەو مەدرسە و کلاسەکانی سرد و سڕیان ببڕن ئاشکرایەکە جەستەیان بەرامبەر بە نەخۆشی کۆڕۆنا کەمترین مقاومەت لە خۆی نیشان دەدات. لە زۆرێک لە وڵاتانی جەهان کرێکاران بە خەباتی خۆیان توانویانە تا ڕادێکی زۆر دابینکردنی خزمەتگوزاری بەهداشتی و دەرمانی بەسەر دەوڵەتەکاندا بسەپێنن. ئەگەر ئەوە دەستکەوتێکی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشە لە ئاستی جیهانیدا کۆمەڵانی خەڵکی ئێرانیش دەتوانن بە پشتبەستن بە هێزی ڕێکخرا و یەکگرتووی خۆیان بەهداشت و دەرمانی بەخۆڕایی بەسەر ڕژیمی کۆماری ئیسلامیدا بسەپێنن و بەم جۆرە بەشێک لە بەرهەمی کار و ڕنج و سروەتی بەتاڵان براوی ئەو وڵاتە لەم ڕێگەیەوە بگەڕێنەوە. پرسیار سەبارەت بە پێشمەرگایەتی و خەباتی پێشمەرگانە لە بارودۆخی ئێستادا گەلێک جار بەرەوڕووی ئەم بەرنامەی ئێمە دەبێتەوە. لەم بەشە لە بەرنامەکەماندا ڕوونکردنەوەیەکتان پێشکەش دەکەین کە لە هەمان کاتدا وەڵامی ئەو پرسیارەشە. یەکێک لە تایبەتمەندیەکانی خەباتی پێشمەرگانە لە کوردستان پشتبەستن بە سیاسەتگەلێکی ڕوون و ڕاگەیاندراو لەلایەکەوە و پشتیوانی ماندووی نەناسانەی خەڵکی کوردستان لە چالاکیە نظامیەکان و حزوری هێزی پێشمەرگا لەلایەکی دیکەوە بووە. بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان سیاسەتەکانی خۆی بە نەهێنی و بە دوور لە چاوی خەڵکی کوردستان دیاری ناکات. ئامانجەکانی نظامی خۆی نەکوێرکوێرانە بەڵکو وشیارانە و لە پێگەیەکی مەحکەمەوە هەڵدەبژێرێت. ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستان ڕژیمی نیگەران کردووە و ڕێکەوتنی شەپۆلی خەباتی کۆمەڵانی خەڵک لە ئاستێکی بەریندایە و نەچەند ئەمەلیاتێکی بەرتەسکی نظامی. ڕژیم هەوڵ دەدات کە ئەم ڕێگانەی و ئیمکانی ئەوە دەدات کە خەباتی کۆمەڵانی خەڵک لە بارودۆخی هەستیاری سیاسی ئێستادا تایاندا جەماوەری بێتەوە بگرێت. نظامیکردنەوەی کەش و هەوای شارەکان لە خزمەت واها ئامانجێکدایە. کۆمەلگای سیاسی کوردستان بە 42 ساڵ خەباتی بێپسانەوە دژ بەو ڕژیمە ئەوەندەی ئەزمون بەدەستێناوە کە هەر ڕووداوێک بە پێوانەیەکی سیاسی هەڵبسەنگێنێت. بەم پێوانەیە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم جۆرە حەڕەکەتانە لە جیهەتی بەرژەوەندیەکانی بزوتنەوەی عادڵانەی خۆیاندا نابین. مقاومەت و خەباتی چەکدارانەی خەڵکی کوردستان لە 41 ساڵی ڕابردوودا گەلێک هەوراز و نشیوی بەڕێوە.
بەڵام حەقانیەتی ئامانج و سیاست و تاکتیکەکانی بەردەوام لەلایەن زۆربەی هەرە زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە تایید کراوە. خەڵکی کوردستان ئەگەرچی بناچار و لە حاڵێکدا لەلایەن دژمنێکی سەر تاپەی چەکدارەوە هێرشیان کرا بۆ سەر دەستیان بۆ چەک برد، بەڵام مقاومەتەکەی سیاسی و جانانە و پڕ لە فیداکاری و لە خۆبردووی بوو. خەباتی چەکدارانەی کوردستان لە بارودۆخێکدا هاتە ئاراوە کە تەنیا بە هێزی خۆی پێشەستور بوو. شتەوەی بەرەی بەرەکانی شەڕ ناوچەگەلێک بوون کە بە هەمەتی مقاومەتی پێشمەرگە و خەڵکی تێکۆشە ڕزگار کرابوون و پێویستە حیاتیەکانی ئەم خەباتە هەر لەم کۆمەڵگایەدا دابین دەبوو. دامرکانەوەی ئەم بوارە لە خەباتی خەڵکی کوردستان لەم ساڵانەی دواییدا هەرگیز بەم واتایە نییە کە خەڵکی کوردستان وازیان لە مافی ڕۆی خۆیان بۆ بەدەستبردن بۆ چەک هێنابێت. هیچ ئاگر بەسێک لە دوو لایەنی ئەم شەڕەدا ڕانەگەیەندراوە، بەڵام لە هەمان کاتدا بۆ بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان بەرەیەکی نوێ لە خەبات و مقاومت کراوەتەوە و بە واتایەک لە بارودۆخی ئێستادا ئەوە جێگەی ئەولەوەتیەکانی کە گۆڕاوە. شیریانی بخشندەی ماڵ و زار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیر لە مێشکابێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە ناگەینا دوایی دێن هەتاقیڕێت نادووری دێت سەرماو بسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی شیریانی بەخشندەی ماڵ و زار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیر لە مێشکابێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە ناگەینا دوایی دێن هەتاقیڕێت نادووری دێت سەرماو برسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران بەداخۆ پەژارێکی زۆرەوە ئاگادار بووینەوە کە ڕۆژی پێنجشەممە 12 خاکەلێوەی ساڵی 1400 هەتاوی پزیشکێکی خۆبەخش و هاوکاری شنگال و ڕۆژاوا دکتر نەمام غەفوری کچی مەحموود ئاغای کاپسیاد بەهۆی توشبوونی بە پەتای کۆرۆنا لە وڵاتی سوید ماڵەوەئی لە ژیان کرد. دکتر نەمام غەفوری ماوەی 35 ساڵ نیشتەجێ وڵاتی سوید بوو و نزیکەی 7 ساڵ پێش ئێستاش بە مەبەستی هاوکاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە کوردانی ئیزدی شنگال و ڕۆژاوای کوردستان و ئاوارەکان گەڕابووە بۆ کوردستان. دکتر نەمام لە سەختترین کاتەکاندا ڕووی لە کوبانی، عەفرین، شار و ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و شنگال کرد بوو و خۆبەخشانە و ماندوونە ناسانە خزمەتی گەلی کرد. دکتر نەمام ژیانی سوێدی بەجێ هێشت و هەموو ژیانی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا وەک دکترێک لە عەفرین، کوبانی، شنگال و کەرکووک بۆ خزمەت بە مرۆڤایەتی تەرخان کرد. نەمام غەفوری لە 2 ساڵی ڕابردوودا لە شنگال و لە نێو ئیزدیان بوو.
و بە تایبەتی خزمەتی زۆری بە ژنانی کوێلەی ڕزگاربووی دەستی داعش کرد. نەمام سەرۆکی ڕێکخراوی هاوکاری هاوبەش بۆ کوردستان بوو. لە ڕێ ئەو هاوکاریانەی لە دەرەوە بەدەستی دەهێنا، ئاوا لە هاوکاریکردنی ئاوارە ئیزەریەکان بەکاری دەهێنا، وەک لە دابینکردنی دەرمان، پرۆسەی خوێندن و فێربوونی زمانی ئینگلیزی. لە ڕۆژی 1 ئاپریلی ساڵی 2021 بەهۆی توشبوونی بە پەتای ڤیرۆسی کۆرۆنا، نەمام لە تەمەنی 52 ساڵیدا لە ستۆکهۆلم کۆچی دوایی کرد. بە کۆچی دوایی دکتەر نەمام غەفوری کورد و ئازادی خوازان بەگشتی و ڕۆژاوای کوردستان و شنگال بە تایبەتی گەورە مرۆڤێک و پشتیوانێکی مەزنیان لەدەستدا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی دکتەر نەمام و هەموو خزم و دۆستان و هاوڕیانی دکتەر نەمام و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی دکتەر نەمام غەفوری بۆ هەمیشە لەناو دڵماندا دەمێنێتەوە. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ڕۆژی دووشەممە 12 خاکەلێەوە کەسایەتیەکی خۆشەویست و باوکی دوو هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵا بەناوەکانی حکمت و سەروەت، کاک محەممەد سەعید ئێناخی ناسرااو بە حەمەد سەعید دڵە گەورەکەی لە لێدان کەوت و مەڵاوی لە ژیان کرد. کاک حەمەد سەعید هەر لە تەمەنی لاوێتیەوە تێکەڵ بە کاروانی خەباتکارانی دژی ستەم لە باشووری کوردستان بوو، واچەکی پێشمەرگایەتی لەشان کرد. پاشڕاپەڕینی خەڵکی ئێران ڕووی لە کوردستانی ئێران کرد و لەوێ نیشتەجێ بوو. لەوێش لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و تووشی زیندان و ئەشکەنجە هات. پاش ڕاپەڕینی خەڵکی کوردستانی عێراق گەڕایەوە هەڵەبجە و لەوێ نیشتەجێ بوو. دوو جگەرگۆشەی کاک حەمەد سەعید لە ناو ڕیزەکانی کۆمەڵا گیانیان بەخت کرد، بەڵام هیچ کات سەری بۆ قاتڵانی کوڕەکانی دانەنواند و دوا وەسیەتی بۆ بنەماڵەکەشی ئەوە بوو کە تا کۆماری ئیسلامی لە دەسەڵاتە هەرگیز سەردانی ئێران نەکەن. کاک حەمەد سەعید ڕێز و خۆشەویستیەکی تایبەتی لە نێو دڵی خەڵکی ناوچەکە لەم دی و ئەو دیوی سنوور هەبوو، وا لە شاری هەڵەبجە کۆچی دوایی کرد و هەر لەم شارەش ئەسپەردەی خاکرا. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی کاک حەمەد سەعید و خزم و کەسوکاریان. یادی ئازیزی کاک حەمەد سەعید بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمەوە بینەران زۆر سپاس بۆی تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.